بچمەلای کاگازادیش کاگازاد پێشەکی نیە و کتێبەکەی نووسیوە هەڵبەت چیرۆکێکی زۆر جوان لە پشتی نووسینی ئەو پێشەکیەوە هەیە. کاگازا سڵاو لێ بێ. زۆر سپاس. پێشەکیەکەت نووسی و چیرۆکێکی تایبەتی هەیە لە پشت نووسینی ئەو پێشەکیەوە حەزەکەم خۆت بباسی. وڵی ئەگەر سەرنجبەی ئەڵێ زۆربەی ئەو کتێبانەی کە لەسەر ئازادی نووسراون دەناو کوچی زیندانەکانان نووسراون. ئەمە یاخیبوونێکی ڕەهای جوانە لە زەمەنی پارادۆکسی ئەو نووسەرایانە کە ئەوێت شتێک بگەێنێ بە کۆمەلگا و پامێکی گەورەی پێبێ. هەڵبەتە کاکە کوردۆ عەبدوڵای شاعریش لەو پڕ یاخیبوونێکی ڕەهای جوانە هاتووە شعرەکانی نووسیوە. کاتێکیش کە من شعرەکانی خوێندەوە هەستم کرد لە زەمەنێکی ناداری پارادۆکسی شاعیر کوردۆ عەبدوڵا و شعرەکانیە خۆی نادیارە و شعرەکانیشی دیارە. خۆی نادیار بەو هەموو خەم و مەراق و بەو هەموو وەزعی کە تێکەوتووە وەزعە هەموارەی کە یاخی بووە بەرئاگردان و شعرەکانی بۆتە ئاوازی بێدەنگی خۆی. دوجار بەڕاستی زۆر جوڵاندمی زۆر کاری تێکردم بەوەی نییە کە من لە سەرەتاوە تا کۆتایی هەموو شعرەکانیم ئەزبەر کرد. ئەوە بەڕاستی کاری تێکردم جوڵاندمی نییە بۆی بتوانم منیش لەناو کتێبەکەی هیچ ژەبێک نییە لە چەند لاپەڕێکە یاخی بم لەگەڵ خۆیان چکە ئەو یاخیبوونەی کوردۆ عەبدوڵام بەڕاستی زۆر پێ جوان بوو. چکە ئەها چۆن ئەڵێ ژیان پێچەوانەکەی ڕاستە. ئێمە لە زەمانێکی چەق بەسوین ئێمە لە ئاقارێکین هەمی پشتی کردوتە کتێبخانەکان چۆڵن خۆراک و زرکردنی وەرەك هەمووی جێگەی خوێندنە و دنیای ڕۆشنبیر و ئاسی وشاری گرتوتەوە. دەکرێت ئێمە لێرە هەنگایەک بۆ دوو هەنگاو سێ هەنگاو چۆن گەڕانەوە بۆ ڕابردوو زائیدەن بۆ داهاتوێکی جوان و کوردۆ عەبدوڵاش بەڕاستی نییە هەنگاوێکی جوانە لە یاخیبوونێکی تەنهایی خۆیە شعرەکانی بکاتە ئاوازی بێدەنگی خۆی وەکو چۆن ئەبوو عەلای مەعاری لەو پڕی ڕەشبینایی و باوکم کارەساتی نایەوە کە منی لێبووم چکە کوێر بوو منش ئەوە دووبارە ناکەمەوە کەچی یەک دنیا شعری جوانی پێشکەش بۆ کۆمەلگایە کرد. کوردۆ عەبدوڵاش من وای بینم لەو یاخیبوونەی خۆیان چەندەها شعری جوان بۆ دوای خۆی بەجێڵێت شعرەکانی بۆتە نیشتمانی خۆی. حەزم کرد لەو نیشتمانە جوانی کوردۆ عەبدوڵایان نییە منیش کەمێک ئارام بگرم کەمێک یاخی بم بۆیە ئەوە جوڵاندمی بەڕاستی نییە کە بە شانازیەوە توانیم ئەو پێشێکی بۆ بنووسم و خۆشی بەدڵی بوو. بەڵێ لەبەرەوەی خۆی کەسێکی متعات بە شاعر شعوری هەیە شاعر ئەحساسیە بێ و هەستا جوانەی نییە وای لێ بکات بەڕاستی منیش لەو پڕی ئەحساس و لەو پڕی یاخیبوون و لەو پڕی تەنیاییە ئەو پێشێکی مۆنووسی بۆیە ئەو وای کرد خۆشحاڵیشم کە کردیە گریان. دوجار بەخۆمم دووتم دیارە نییە شتێک بووە کاریگەری کردوتە سەری لەبەرەوەی کوردۆ عەبدوڵا نییە خۆی هەمیشە ئەگری هەمیشە خەمێکی گەورەی قوڵی لە پشتی شعرەکان و لە پشتی خۆیەوە هەیە و منیشی بەشدار کرد لەگەڵ ئەو خەمە قوڵەیە و بەڵێ دووسێ جار گریا بەڕاستی خۆشحاڵی کردم. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئەوەی کەماوە بیڵین ئەوەیە کە کوردۆی شاعیر خۆی ڕۆژانە لە کاتژمێر 9 لە بەردەم چاخانەی کولتوری سەرا تاکو کاتژمێر 1 لێرە نمایشی کتێبەکانەکە و کتێبەکان ئامادەن بۆ هەموو ئەو خاوەن کتێبخانانە و هەموو ئەو خوێنەرانەی کە دەیانەوێت بەرهەمەکانی کوردۆ عەبدوڵا بخوێنەوە لە پاش کاتژمێر 1 بە هەمان شێوە تەنها شوێنەکە دەگۆڕێت و کوردۆ عەبدوڵا لە بەردەم باخی گشتی کتێبەکانی پێشکەشی هەموو ئەو کەسانە ئاکات کە ئارەزووی خوێندنەوەیان هەیە. بەڵێ ئەمە زانیارەکان بوون لێرە ئەگەر ئێوە پرسیارێکی ترتان نەبێت من ئەگەڕێمەوە. دەست خۆش ئەمیر سپاس بۆ تۆ و سپاس بۆ میوانەکەشت ئومێدی تەندروست باشی بۆ کاک کوردۆ خوازی